پشتی دارباسبوونا ساڵێکێ بەسەر ریفراندۆمە سەرخەبوونا کوردستانی و دە چارچۆڤەیە بەشداریە دە بەرنامە جوات دەکوشەوە بووری لەسەر ئاکرانی ئارکی هاتە پەخشکردن. عەبدوڕەزاق قاعلی نویسکار و ڕۆژنامەنویسێ باشوورێ کوردستانی ڕاگەهاند و سەدەمێن هەری سەرەکەین ئەنجامدانە ریفراندۆمە سەرخەبوونا کوردستانی. نەبوونا ئاسوەیەکی ڕوون بوو ژێ پێشەڕۆژە کوردان ڕەوژێ بەرک و دەستکەفتێن هەرێما کوردستانێ دەبن مەترسیە دەبوون. دا زانین کو ئەگەر پێشمەرگەین کوردستانی داستانێن شەرەفێ تۆمار نەکربە لە پردێ و سەحێلە نەها قەوارەیە هەرێما کوردستانی هاتبوو ژناف برن ژبەرکوونەرین و هەڵوێستا ڕایدارێن بەغدا ji دۆزا کوردی ڕەهەمان هەڵوێستا سەدام حوسێنە. يعني ئەو بەڕێی من ئەو شتەی هەرە سەرەکی کە وای کرد قیادەی سیاسی ئەمە بڕیار لە ڕیفراندۆمدا وەزعی عێراق بوو کە ئێستا ئەیبینین گەیشتە ئەوەی کە هیچ ڕێگە چارەیەک نەما بۆ پێکەوە ژیان هیچ ئاسۆیەک دیار نەبوو هیچ ئوفقێ نەبوو بۆ ڕێکەوتن و ینی جارێکیان قسەیەکی سەرۆک بارزانانی لە ناو خەڵک هێنمەوە بیر هەموو لایەک ئەویش ئەوەیە وتی وەرن هەر کەسێک دەڵێ ڕیفراندۆم مەکەن وەرن بۆ من تەزمین بکا کە ئەو وەزعی ئێمە هەمە لە کوردستان بمێنێ و بۆ معلوماتی جەنابەت و برادران و هەموو ئەو بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیە ئەگەر شەڕی پردێ و سەحێلە نەبوایە ئەو شتەی کوردستان ئێستا هەیە هیچی نەمابوو. وژێ ئالی خۆبە محەممەد ئیسماعیل بەرپرسێ ڕێبەبریە پۆلیتبیۆریا پارتیا دەموکراتە کوردستان سووریا ڕاگەهاند کۆپشتی ئەنجامدانا ریفراندۆمە سەرخەبوونا کوردستانی قوناغەکە نوۆژ بزاوا ڕزگاری خوازە کوردی دەست پێ کرد و ریفراندۆمە سەرخەبوونا کوردستانی پێشەڕۆژە گەلێ کورد ڕۆناک کرد و هشت و گەلێ کورد لەسەر ئاستێ نافخۆی و جیهانی وەرێ ناسکردن و وەگرک و کورد بەگهێ وێ باوەریە کوژمافیویە بریارە لە چارەنویسە خۆ بدێ. هاتنا ریفراندۆمێ لەسەر مێژیە وڵاتێک کورد لە سەرانسەری کوردستانی و هەر دەڤەرێکی کورد لێژین قۆناغەکە بوو دەستپێکا قۆناغێکی گرنگ بوو وەک چاوە معاهەدا سیفەر وەک چاوە جمهوریا مەهاباد وەک چاوە شۆڕەشە ئەیلولێ وەک چاوە هاتنا بەرلەمان ڕێفراندۆم قۆناغەکە وەک یەکیشوان قۆناغی دیرۆکی بوو ما دیرۆکە وڵاتێک کووردە هشت وڵاتێک کورد و خەباتە کوردی و تەفگەرا سیاسی کوردی تەفدە لە پێش بنەرە پشت ڕیفراندۆمێ وڵاتی کورد بەرژەوەندی خۆت ناو جیهانێدا ببینی وەکو نەتەوەیەکی جووە جودا مافێ هەیە گوتنا خۆ بکە وەک مامۆستا عەبدوڕەزاقی کەرەم کرد گۆر یاسایên ناودەوڵەتی یعنی یاسایên ناودەوڵەتی تەفدا ئێرادا مڵاتێکی چ بێ ڤیانە مڵاتێکی چ بێ و ئەو ڕێزگرتن لێ بێکردن وڵاتی کورد بەس گوتیە ئێرادا خۆدا خویاکردن. هەروەها عوسمان ئۆجەلان سیاسەتمەدارێ کوردێ باکوورێ کوردستانی ڕاگەهاند و 200 ساڵێ بووریدا ئێران تورکیا عێراق و سووریا بریارە چارەنویسە کوردان دەدان و بە ئەنجامدانە ریفراندۆمە سەرخەبوونا کوردستانی گەلێ کورد داوی بێ بریاردانێ بە چارەنویسە خۆشە ئالیە وڵاتێن داگیرکەرن کوردستانی بەانی دازانین و ریفراندۆمە سەرخەبوونا کوردستانی دەستپێکەکە و بووش بۆی خەباتە بزاوە ڕزگاری خوازە کوردی لە هەر چوار پارچێن کوردستانی مجلس رفراندوم را گوت اره بویکو به تمامی برجمندی خلق کردامو 100 سالی را برده دا کرد به ناوی خواه قراره که گبره نکاوت بگرده نه کنگره که نتوی پیکنی نه کنفرانسک پیکانی نه جی حزب سروک حزب لحف جویان قراره که ندان یعنی کرد امدکانی بین 100 سال را برده دا به قرار جیان کرد که قرار داده کمارا ترکیه قرار داده که قرار داده کمارا اسلامی ایران قرار داده که قرار داده سوریه یا عراق وان قرار داده او قرار لسر کرد دهات نمیشاندن کرد به قرار پیوسته کو خلقی کرد بری همو تشتی قراره که خواب بده یعنی پیش روزاوی ای چی بی نکود اگر که قرار بدن کرد بیجه اره یا نه به چکداریشی بیجه نه لجبوی کرد او کافی نیه پیوسته کرد به ناوی خواه قراره که گوره بستان واتا ریفراندوم قراره کردان بود جبوی وی او پیوستی مجوی ده رابرتیا سروک برزانی دا بله و لگ پارتیاوی و لگل کرد نشتمان پرور او قرار هات استانده از دبیجم رفراندوم بری همو تشتی قونگره همو گلی کرده
یک کنگرسی گوره بله. یا کنفرانسی که گوره او دورده خلکی ما پیوست بو قرارک بده قراری وی چی بیا وجه آلی خواه محمد صالح قادرین و نری حزب دموکراتا کردستان ایران حدکا گوت کو پیوست روژا ریفراندوم سرخبونا کردستان ببه روژا که نتوی لجم کردان و جیدرا ولات پاریزی و پروریه گوت جی کو پیوست ریفراندوم ببه میناکا پیک و جیان الروژهالاتا ناوین و جیهانه سال روژا ریفراندوم ده او 25 ایلونه کو روژا ریفراندوم و تمثیل اراده نتوا کرده جی خدا ببه روژا نشتیمانی کردستان لباشور ده و کو روژا کی دیروکی و سر وی بنگه ببه بنگه بو برهم آنینا یک وزیا نتوایی نشتیمانی رح ولاد پاریزی کو گریدای بون به آخه گریدای بون به ناسنامه کو به اراده رفراندومه یعنی هاتم سوگر کرن و کو یعنی تاپوه که به اعتبار دست قیاده کرده هیا یعنی خواندارتی و رهنده که نتوایی نشتیمانی ببینه کو سر اساس خواهی درکتن لوه اراده و کو روژه کی نشتیمانی همو روژه بیتا بیر آنین بو اوه کو او رهنده نشتیمانی نتوی نتنه بو نتوا کرد بو همو رو نشتیوان کردستان لسر بنگه کی آشتی خازی و کوی بو چارەسەریە پرسا کرد ببه میناکێک لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و لەسەر ئاستا جیهانێژی بە حرمەت و بێتە بیر آنین